لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. والله مسلمانانی خۆشەویست نازم لە کوێوە دەست پێ بکەم کامیان بۆ ڕاستکەمەوە کوێی ڕێککەمەوە ئەمە على ئەساس تەمثیلی کولتوری کوردەواری ئەکا بالذات و بەتایبەت جلوبەرگ و پۆشاکی دایکان و نەنەکانمان جلوبەرگی دایکانی شەهید و ئەنفالکراوان آخر کەی دایکانی ئێمە ئاوە نانەجیب بوون کەی نەنەکانی ئێمە ئاوە نانەجیب و بێمستەوا و بێ ئاست بوون کە جلی پیاوان لەبەر بکەن کە ئاوە بێشەرمانە لە بەچاوی خەڵکە دانسکەن و ڕقسکەن و هەڵپەڕن ئەمە کەی کولتوری کوردەواری جا هەرێ عوزری قەبیح ئەهێنێتەوە لەمە جلی داعشیان فڕێداوە تۆ تەمثیلی جلی کوردی ئەەکەی و کولتوری کوردەواری ئەەکەی داعش 2013 دروست بووە خۆ کورد لە 2013 دروست نەبووە ئەی باشە بۆچی جلوبەرگی ئاگر پەرستەکانتان فڕێنەیە کە وەختی خۆی کوردیان بە دیل گرت و یا کوردیان وەکو کۆی لە بەکارەهێنا بۆ شەڕەکانی خۆیان ولا حول ولا قوة إلا بالله ولا حول ولا قوة إلا بالله ڕووی خەرەکەی ڕەش بێ ڕووی سەرۆکی ئەو زانکۆی ڕەش بێ ئاخر دایکانی ئێمە کەی ئاوە نانەجیب بوون کەی ئاوە بێمستەوا بوون کەی ئاوا ناشرین بوونە کەی ئاوا بێشەرم بوونە لە بەرچاوی خەڵکە دانسکەن هەڵپەڕن حیجاب فڕێدەن بەڵکو لای ئەوان خۆشەویستترین شت حیجاب بووە من ننکم سەر ڕای ئەوەی کە تەمەنێکی زۆریشی کردووە تا ئێستش حیجابەکەی دانانێت تا ئێستش حیجابە جوانەکەی لەچ کەسبیەکەی ڕێگە خات و بەسەری خۆیادا نەنکی خێزانم ئێستش بە لەچکەوە ئەخەوێت ئاوا دایکانی نەنەکانی ئێمە پۆشاکیان خۆشویست و ئاوان کردووە ئاوا لە بەرچاو خەڵکیە خۆیان باداوە ولا حول ولا قوة إلا بالله العليم العظيم بەڵام بێغیرەتی ئەو کەسانی کە ئامادەی ئەو ئاهەنگە بوون کورد بێغیرەت کراوە کورد غیرەتی لێ سەندراوەتەوە ئەگەر بێغیرەتی نەبێ ئەمە ئەڵێ دایکانی ئێوە وابوونە ئەم شانۆیی کە کراوە ئەم هەڵپەرچی کە کراوە تەمثیلی دایکی منەکە تەمثیلی نەنکی من ئەکا کە على ئاساس ئەمان بەم شێوەیە بوونە والله بێغیرەتیە والله کورد بێغیرەت کراوە ئەو کەسانی کە لەوێ دانیشتونە والله بێغیرەت کراون ئەوە بەڕاستە و خۆ تەمثیلی دایک و نەنکت ئەکا لەسەر ئەو ستەیجاڵێ دایک و نەنکی تۆ ئاوای کردووە ئاوا جلی پیاوانەی پۆشیوە ئاوا خۆی باداوە ئاوا حرەکەی سەیری کردووە کەی دایکانی ئێمە وابوون بۆ بێغیرەتن بۆ ئەو بێغیرەتیە قبول ئەکەن بۆ یەکێکتان هەڵنەسایەوە نەهی لەو منکەڕە بکە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر منکەرێکتان بینی بەدەستان بیگۆڕن ئەگەر نا بەدەمتان ئەگەر نا لە دڵۆ پێتان ناخۆش بێ وذلك ضعف الإيمان كما قال رسول الله صلى الله عليه وسلم باشە بۆ ئاوامان لێ هاتووە باشە ئەو دایک و باوکانە بۆچی ڕەواج دەدەن بەم زانکۆیانە هەزار زانکۆی حکومی بەو بێ سیستەمیەشی کەتیاتی بە قوربانی ئەمانە بێت چیمان فێرەکەن ئینگلیزیمان فێرەکەن یاخود بەڕەڵایی من لە کوردستان ناژین بەڵام خۆ هەموو ئەوانی کە لە زانکۆکان شاهدن کە ئەم زانکۆ ئەمریکیانە تەنها شوێنێکە بۆ عەڕضی ئەزیا و با بڵێن مزایدە زیادکردنە ئەو خۆی وان نیشانەدا ئەو خۆی زیاتر نیشانەدا ئەو خۆی جوان نیشانەدا ئەو خۆی دەوڵەمەندتر نیشانەدا بەڕاستی بەداخەوە سەرۆکی زانکۆکە ژەڵێن کوڕی مامۆسایەکی دیارە زۆر بەداخەوە کوردەواریڵێ خۆزگە لە بەردایکت بچیتایە